ئایا نەوتی هەرێم سەری ئەردۆغانیش دەخوات؟ تا دێت گرێبەستە نەوتیەکانی نێچیروان بارزانی لەگەڵ تورکیا لێکەوتەی نوێی لێ دەکەوێتەوە و کاریگەری و کاردانەوەی زیاتر بە دوای خۆیدا دەهێنێت. بە تایبەتیش دوای ئەوەی لە شوباتی 2023 لەسەر کەیسی نەوتی هەرێم دادگای نێوبژیوانی فەڕەنسا داوایەکی عێراقی دژ بە تورکیا لە بەرژەوەندی عێراق یەکلا کردەوە و کێشەکە زیاتر تەقیەوە. لەم میانەیەدا لێدوانی دەنیز یاوز یەڵماز جێگری سەرۆکی پارتی گەلی کۆماری معارەزەی تورکیا دەربارەی نەوتی هەرێم بۆمبێکی دیکە بوو کە هێشتا نازانرێت دەنگدانەوەکانی تا کوێ دەچێت. بە گوێرەی هەواڵی ڕۆژنامەی ئەلکترۆنی T24 تورکی کە ئەمڕۆ 20 ئاب بڵاو کراوەتەوە، دەنیز یاوز یەڵماز جێگری سەرۆکی پارتی جەهەپەی ئۆپۆزیسیۆنی تورکی ڕایگەیاندووە لە 4 ساڵدا حکوومەتی داد و گەشە زیاتر لە 2 ملیار و 320 میلیۆن دلار کرێی گواستنەوەی نەوتی لە هەرێم وەرگرتووە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە تەنها 900 میلیۆن دلاری پارەکە گواستراوەتەوە بۆ کۆمپانیای گواستنەوەی نەوتەکە و زیاتر لە 1 ملیار و 400 میلیۆن دلاری پارەکە دیار نەماوە و بە هەوادا چووە. ڕاشی گەیاندووە نەوتەکە بە شێوەی نایاسایی گواستراوەتەوە و لە بەندەری جەیهانەوە بارکراوە. ئەو بەرپرسەی پارتی جەهەپا ئەوەشی وت کە بەهۆی گواستنەوەی بە قاچاغی نەوتی هەرێمەوە تورکیا سزای قورس دراوە و ئەوەش زیانی گەورەی ئابووری بە تورکیا گەیاندووە. گوتیشی هەرکە دەسەڵاتمان گرتە دەست ئەو پارە بە هەڵم بوانە لە سەروەتی ئەردۆغان و داد و گەشەوەردەگرینەوە و ئەردۆغانیش دەدەینە دادگا. قسەی کۆتایی ڤار دەیکات.